بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان، باوەڕداران و ڕۆژ و گرانی عەزیز و خۆشەویست. ئەگەر چی ڕەمەزانی ئەم ساڵمان جیاوازە و ڕەنگە یانەوە بۆ ماوەی 2 ساڵەتی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە هەموو شتەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە، لە نێوانیشاندا عیبادەت و خواپەرستی و شیعارە دینیەکانیش گۆڕانکاریان بەسەردا هاتیە. بەس ئومێدەوارین ئینشاءالله دوایین ڕەمەزان بێ کە مسلمانان ئاوا بە ڕێکاری تەندروستی و بەقلەقی ئەم ڕەمەزانە زیندوو ئەکەنەوە. بەڕێزانم لەو چەند دەقیقەی لە بەردەستی مندایە من پێم خۆشە باسی شتێک بکەم کە لە ڕەمەزاندا زیاتر ئینسانی موسڵمان و باوەڕدار لەم دیاردەیە تێدەگا. ئەوش دیاردەی دوعاکردن و نوشتەکردن و چوونە لای خەڵکی فالچی و بەناو شێخ و بەناو مەلا بۆ ئەوەی ئاسوودەیت بۆ بێنن، بۆ ئەوەی ناخۆشی وشان و معاناتت لەسەلا بەرن، یان بۆ ئەوەی بەختەوەرت بکەن، یان جنت لە قالبی دەرکەن، لە هەر یەکێک لەم سیفەتانە بی پشکێکە خەمە سەر ئەوە لە چوارچێوەی ڕەمەزان کە زۆر زۆر گرینگە. دیارە تەمان ئینسان لە کاتی لە ناو عیبادەتدا لە هەموو کاتێک زیاتر لە خوای گەورە نزیکە. یعنی تو کە لە ناو عیبادەتی زیاتر لە خوا نزیکی، جگە لەوەی لە دوور هەموو کاتێکە تو لە خوا نزیکی. ونحن أقرب إليه من حبل الوريد. بەڵام لە ئەسنای عیبادەت أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد. يعني پێغەمبەر دەفەرمی لە سوزدە لە کاتی سوزدە ئینسان لە هەموو کاتێک زیاتر لە خوای خۆی نزیکە. فأكثروا فيها الدعاء، زۆر دوعا و نزا بکەن لە کاتی لە سوزدەدان. جا ئەگەر بێت و مەسەلەن مسلمانێک ئینسان کەسێک باوەڕدار بێ، باوەڕی بەخوا هەبێ و باوەڕی بەخوا بوو هەبوو و بە ڕۆژوش بێ لەو مانگە پیرۆزەدا و لە سوزدەش بێ و بە ئیمانێکی بەهێز و بە یەقینێکی ثابت داوا لە خوای بکە، بێگومان کاریگەرێکی زۆر زۆر باش و ئیجابی دەبێ. ئایا ئەمە بۆچەیە؟ دوعاکردن و قبولبوونی دوعا تەنها بۆ کۆمەڵە خەڵکانێکە کە ئۆفیسێکیان داناوە بۆ دوعاکردن و خەڵک مراجعیانەکە وەکو عیادی دکتۆر، تەنها ئەوانە دوعایان بۆ قبول دەکرێ، یان ئەوە بۆ هەموو مسلمانێکی فەقیر و هەژارە و مادەم داوا لە خوای خۆی دەکات. بێگومان ئەوەی تری دوایی ڕاستە واتە دوعاکردن و پاڕانەوە لە خوای گەورە و چاوەڕوانکردنی قبولبوونی دوعات بۆ هەموو مسلمانێکە بەبێ جیاوازی. لە ئاینی ئیسلامی پیرۆزدا هیچ توێژێکمان نین، هیچ چینێکمان نین چینی دوعاگۆکان، توێژی دوعاگۆکان، کەسە دوعاگۆکان ئەوانە لە ئیسلامدا نین. ئەدیوانە چنە لە کۆرانەکان هەن بەڕێزەکانم، جا مەلایە، شێخە، سەییدە، حاجیە، وەجاغە، فلانە، ئەمە چن؟ ئەوانە ئیبتەدەعوها وەکو دەرێ لە خۆیانەوە دروستیان کردوون و دایان هێناون، ئەوە کۆمەلگا نەفام و نەزانەکان ئەمانیان داهێناون کە ئەوانە ببنە واسیتە لە نێوان ئێمە و خوای گەورە، ببن لە ڕێگای ئەوە خوای گەورە دوعاکانەمان بۆ جێڕاکە. ئەم طبعاً باسی ئەو دوعای ناکەم، لله و فیلا کەسێک دوعا بۆ تۆ ئەکا بظهر الغیب، وەکو پێغەمبەر فەرمووی دعاء الأخي المسلم لأخيه المسلم بظهر الغیب لا ترد. یان دوعای هەر دوعای جۆرە دوعاکت بۆ دەکا لە پێناو خوای گەورە، ئەم باسی ئەوانە ناکەین. باسی ئەوە ناکەین کە ئۆفیسی تایبەتیان هەیە بۆ دوعاکردن، ڕۆژانە دەوڵەمەند بوونە، ڕزق و ڕۆزیان لەسەر ئەوەیە، دەیان کاری نابەجێ دەکرێت لە پەنای ئەوانەوە. طبعاً من بۆ معلوماتی ئێوەی بەڕێز ئەم شەو خاتونێک تەلەفۆنی بۆ کردم لە شارۆچکەیەکی دەوروبەری هەولێر لە ڕانیە، وتی مامۆستا چۆنی باشی ئەوانەی کرد، نازانم ڕقەمی منی لەکوێ نابوو، ئەلا وەسالەن خاتونی فەرموو، وتی وەڵام من دوعایەکم دەوێت جانابەت بە قووەتی. گوتم لە چی بە قووەتم؟ گوتی لە دوعاکردن. وڵای وتم یعنی مەقسەدت چییە لەوە؟ گوتی وڵای دوعایەکم دەوێت نامەوێت بگاتە مانگەشی، دەمەوێت دوعاکە بە زووترین کاریگەری هەبی. گوتم بۆ چتا؟ گوتی وەڵا براژنێکم هەیە، لەگەر برێژنێش زۆر زۆر خراپە، پێمان ناخۆش بوو براکەم ئەو ژنەی هێنا، ئێستا دەمانەوێت لە بەدری بکەوی و پارەش چەندی دەتەوێ مانی مەسموحە، بەس کاریگەری هەبی، بەشەر دەمەوێ کاریگەری هەبی، ئەمە پارە چەندی دەتەوێت مانع نییە. ئەمە نمونەی دەیان و سەدان خەڵکی جاهیل و نەفامە کەوا ئەزانن ڕەب العالەمین. طبعاً من دوعاکەم لەبەر چێ؟ خۆ من قووەتی جاذبیم نییە گۆڕانکاری بەسەر دلی براکەی تودا بینم، وانە حتمما دەبی من لە ڕێگای خواوە داوا لە خوای بکەم لێرە لە ماری خۆم
بڵێم خوددایە فلانە کەس تەکلیفێکی ئەوای لە من کردیا لەبەرەوەی 20 وەرەقەی داوە بە من لەبەرەوەی 25 وەرەقە و پارەشی زۆرم مەبلەغەشی زۆری دایە بە من خوددایە تووەرە ئەو ئیشەی بۆ جێبەجێ بکە خوش يعني نعوذ بالله يعني بو برتيل وبرتيلكاري كأنه لبرو بارش زور ده أخوة يكسر دعاء قبولك هو برو كفر ترى شيء عزيز كانم يعني أجر بيته هم مو دنيا مسلمان به هيسود بخوانا جينه هم كافر بزيان بخوانا جينه يعني تود توي برتيل ورشوة بخواي بدأي حتى أخوة دعاء كانت جرادك أما عقليتك بۆیە ئەوە ڕمانجی ڕەمەزانی پیرۆزە دایکان خوشکانی بەڕێز بە تایبەتی ئەوانن زۆرتر هۆگر و کاریگەری ئەم جۆرە ئەفکارە پرۆپوچ و خوڕافیانیان لەسەرە تۆ ئەگەرە لە خوانزیکی تەمان دوعا جارێ بۆ لای هێرە بۆ خراپە ناکرێ و خۆش جێڕای ناکە زۆر خەڵکێ دەرێ وەڵا دوعات لێ دەکەم ئێکاک بۆ دوعام لێ دەکەی وەڵا دوعات لێ دەکەم لۆ ئەوشتر نەدامی لۆ ئەوشتر لۆ نەکردم هیچ حەقێکی چی نەبەسەرە تۆ کوردە بڕۆ هەتا هێوارە دوعای بکە شاو ڕۆژ لە تا عمرت بەس دوعای بکە خوای گەورە دوعای ئینسانی زاڵم چۆن قبوڵەکە تۆ زوڵم لەم بکەی هیچ گوناحێکم نییە ئەگەر تۆ ئینسانێکیشی مەزلومی یان پێویستیەکت بە خوای خۆت هەیە دوو ڕکعات نوێژ بکە لە شەو بە ڕۆژی یان ئێوارەی پێشەوی فتار بکەیتەوە لەبەر خوای خۆت بپارڕێرەوە برێ ئەی خوای ئەو حاجەتم بۆ جێ بکە وەڵڵا فەرق وەڵڵا احتیمالە جەناب هەر موسڵمانێک لە هەزار مەلای وەکو من باشتر بی لای خوای گەورە يعني بۆ دەبی ئیلا کۆلکە شێخێک و کۆلکە سەییدێک و کۆلکە مەلایەک بێ پارەت لێ وەرگری اینجا دوعا بکەی بۆیە ئەمە یەکێکە لە دیاردا هەر ترسناکەکانی ناو کۆمەلگا ئێمە کە من زۆر جار وتومە بەڕاستی بەشێک لەو ناوەند و سنتەر و ئەوانەی ئەوشکە و کاراناکەن بۆ کاری خراپ و فاحیشە و ئەمانش بەکاردێن حەقە هێزەکانی ئاسایش و ناوەخۆ تەداخڵکەن لەو مەسەڵانە بەڕاستی یعنی بەس ئەوەی ئەگەر تەداخڵیش ناکەن ئامۆژگاری من لە بۆ مسلمانان ئەوەیە لەو مانگا پیرۆزە بە زوبانی بە ڕۆژ و هەمومان لە خوای خۆمان نزیکین خوای هەمومانە خوا بەخشندەیە میهرەبانە بە گوناهێک لە تو ناتۆرێ بڕۆ لەبەری پارێوەلێت دوعات قبوولەکە نزات قبوولەکە ئەگەر خوای گەورە دوعای ئینسانێکی مەزلومی وەکو تۆ کاسبکار پیرەژنێکی وەکو تۆ داچی دە منداڵت پێگەاندووە عەف منداڵت پێگەاندووە گەورەت کردوون خزمەتت کردوون بەژنت کردوون بەمێردت کردوون ئێستا ماندووی پشتت کۆڕ بووتەوە دوعایت قبول نەکا چۆن دوعای ئینفالچێکی سەختەچی کە نە ئیلتیزامی هەیە نە دینی هەیە نە نوێژی هەیە کو دوعاوی قبولەکە بەس لە خۆت بپرسە خوای گەورە دوعای ئینسانێکی قبول دەکا کە پاک بێ کە ئینسانێکی باش بێ بۆیە یعنی ئێمە زۆر جار وا هەیە مسلمانان بەناوی دینیش بەناوی دین گوایە دینداری ئەکا گوایە خۆی لەخوا نزیکە تاکاتەوە کارێکەکە کە ڕەنگە تاسیر لە عەقیدە و بیر و باوڕێ بێ یعنی باوەڕتان هەبێ ئەم تێڕمانین و بیرکردنەوەی ئەو خەڵکەی کە پێی وایە ئەگە پارەی زیاتر بدا یعنی پارەی زیاتر بێ مثلا یەکێک لەم شێخە سەختەچیانەی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئێوە ئەو شتانە ئەکا وتی نەفەرێکم هات نەفەرێک چوو بۆ لای وتوی دوعاکم بۆ بکە گوت وڵا سێ نەوع دوعام هەمانە بە وەرەقەشی هەمانە بە 2 وەرەقەی هەمانە بە 5 وەرەقەی ئەوەی بە 5 وەرەقەیە زەمانەتی سەددا سەرتی دەگەدەیە ئەوەی بە 2 وەرەقەشە بەڕاستی ئەویش زۆر باشە بەس وەڵی کەفالەتی ئەوی بە وەرەقەشی ناکەم ئەکچم لۆ دەکەی بێ زەحمەت خۆت و مەچینەی سیارە نییە ئەویان سینیە و ئەویان ئێرانیە و ئەویان یابانیە یابانیەکە گرانترە بم بەفرۆشیاکە ئەوە دوعای لەبەر دەپارێەوە غێر ئەچوەکو من دەستی خۆت بەرزەکەیتەوە خدایە ئەو عادەتەی بۆ جێبەجێ بکە ئەندەبی خوا بۆ دوعای تۆ قبول کە بەڵامی فلانی قبول ناکە بۆ خوای گەورە دوعای 5 وەرەقە کە ئەدرێ بە تو بە جیرفانی تو کە ئەتوش لەسەر تەسیاتی سەرفی دەکەی قبولی دەکە بەڵام بە وەرەقەی قبول ناکە زۆر مشکلەیە یعنی زۆر جار لە خوتبە قسانەمان کردووە بەڵام خەڵکێکی واتەزانی فێری لێ دەکەی واتەزانی تۆ غەشی لێ دەکەی کە ناتەوێت ئەو ئاسوودە بێ بۆیە ڕێگای لێگری کە نەچێتە لای ئەوانە بۆیە من ئێستا بەو خاتونم بۆ گوتم خاتون معاملەکردن بە دوعاکردن و بەوانە یعنی ئەو شتیوانە نییە لە هەتا عمرت بە حیاتە تۆ بڕۆ لە دوو ئەو بابەتەی بگەڕێ مستحیلە سحر و جادوش ساحیرەکانیش ناتوانن ویشانە بکەن ها بۆ معلوماتی ئەوەی بەڕێز ساحیرە سەحروا ئەعیونا الناسی واسترهبوهم قورئان نەفەرمێ سحریان لە چاوی خەڵک کردیە سحری لە چاوی دەکە حەقیقەتی بۆ نییە دەگەیشتی يخيل إليه من سحرهم أنها حية تسعى خەیالە هەمووی خەیالاتە حەقیقەتی بۆ نییە بۆیە داوا لە خوشک و برانی بەڕێز دەکەم کە بەڕاستی لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەم نقطەیە زۆر تەرکیزی لەسەر بکەن مادەم تۆ بە ڕۆژووی مادەم عەزیمەت و ئیمانێکی باشت هەیە بەخوای خۆت تۆ ئینسانێکی لە خوا نزیکی کە لە خوا نزیکی دوعا حاجاتێک
چت هەیە لەگەر خوای خۆت داوای بکە دڵنیابە لەوەی خوای گەورە حاجات و دوعا و نزا و پاڕانەوەکانت جێگیر و سابت دەکە. بەڵام ئەمە ڕۆیشتن وە دووە کەسێ هەندی خەڵک هەیە لە بینین ڕێکلامی وە دەگرێت تەلەڤیزۆنەکان کورە خەڵک لە وڵاتان بە دوای داداگەڕێت چ دەکەم سەرەتان چا دەکا ئایدس چا دەکا سەرێشە چا دەکا نەزۆژی چا دەکا باران دەبارێنی باران قەتە دەکا وشکە ساڵی دروست دەکا کورە نازانم کۆڕۆنە قەتە دەکا ئێوەیشی خوانە وانە خوش خوارە ویشانە دەکا وڵا ئیشی خوا هەر ئەوەیە کوڕ دەدا کەس دەدا باران دەبارێنی نخۆش چا دەکا نخۆ خەڵک دەمرێنی ئەوشە وا دەکە ئەخە بێ زەحمەت جەنابەت ئەو شتانەی کە تۆ دەیکەی ئەو شتانی هەندێک لەو بەناو شێخ و مەلایانە دەیکەن ئەمانە هەمویان معجزەی پێغەمبەران بوونە کاتی خۆی معجزەی حەزرەتی عیسای ئەوە یبری الأکمه والأبرص بإذن ربه یعنی کەڕولار و بەرەس و ئەمانەی چا دەکردن بە ئیزنی خوای گەورە وانە ئێکابرا شتانە ئێستا ئەوانە هەموو چا دەکا کۆرەی چا دەکا شەری سادەوەی خۆت و پێغەمبەر نی ئێوە معجزەی پێغەمبەران بوو ئەو شتا دەمان باتە ئەو بابەی کە ئەگەر ئەوەی تۆ ڕاستبی نابی ئەویش پێغەمبەر بی ئێستا ئەگەرەوە ئەو شێخانەی کە کۆرە و لال و شەلە و ئەمان هەموو چا دەکەن ئەگەر ئیوانە ڕاست بی نابی حەزرەتی عیسا ڕاست بی خۆ لەبەرەوەی داوای پێغەمبەرایەتی ویش معجزەی پێغەمبەرایەتیش ئەو شانەی دەکردن چ عەجەبە نە تو نە پێغەمبەری نە هیچ ئەو شتانە هەمووی دەکەی بۆیە خەڵک ئەبێ بەڕاستی واعیبی و ثەقافەی دینی ئەوەندە بەرز بێ ئەوەندە تێبگا کە کاریگەری ڕاستەقینە تەنها بەخوا دەکرێت خوای گەورەش باشە ئێستا ئەوەی ئەم زۆر جار پرسیومە خەڵکێک با موسڵمانان لە خۆیان بپرسن ئەوەی بەو شێخانە دەکرێت بە پێغەمبەری خوا نەکراوە بە هیچ سەحابێک نەکراوە یعنی وارد نەبوو هەتا ئێستا بۆ معلوماتی ئێوەی بەرز هەتا ئێستا شتێکی صحیح لەنا ئەو مەکتەبەی لە پشتە منەوەیە دانیە شتێکی صحیح بی زانایان مامۆستایان برێن فعلەن صحیحەوە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کۆرەکی چا کردبی کەڕێکی چا کردبی هیچ ئەوە من بەنا وەکو مامۆستایەک پێتان دەرێم پێغەمبەر ئەوەی واریدە یەک شت لە پێغەمبەر وارد بووە لە غەزا لە خەیبەر پێغەمبەر صلی الله تعالی وسلم دەرێ ڕایەی موسڵمانان نەدەمە دەست کەسێک کە خوا و پێغەمبەر خۆشیان دەوێ حتا ئیمامی عومەر دەرێ قەت حەزم نەکردی ئەمیر بم تەنها ئەو ڕۆژە نەبی بۆ ئەوەی بەرەو سیفەتە بکەوم بەیانی پێغەمبەر فەرمووی بڕۆن بانجی عەلی کوڕی ئەبی تاڵیبم بۆ بکەن بانجی ئیمامی عەلیان بۆ کرد گوتیان ئیمامی عەلی فەرمووی وەڵا یا ڕەسوڵ الله من دەیکەم یعنی لە خزمەتم بەس وەڵام من چاوم ژانەکە چاوەکانم ئازاریان هەیە ئاویان تێدێت خوارێ بۆیە مەگەر دوعایەکەم بۆ بکەی چاوەکانم چابی دەرێن پێغەمبەر صلی الله تعالی وسلم دوعایەکی لە بۆ عەلی کوڕی ئەبی تاڵیب کە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەم چاوەکانی ژانیان نەما ئەوە لە پێغەمبەری وارد بووە ئەدی عەجەبەن کە پێغەمبەری خوایە ئەکرەم و ئەعەز خەڵق اللهە نەتوانی کۆرەی چابکە کەڕی چابکە ئەدی دەنابی مامۆستای جەنابی شێخت جەنابەت بەو هەموو سەختەچیاتی و کەلاوزیاتی خۆت چۆن نەتوانی ڕۆژێ 20 کۆرە و 20 لال و چەوانە چابکەی ئەرێ موسڵمانەت و لە خۆت نەپرسیە ئەرێمە سڕێکە لێرە بۆ سەحابەیەک نە کیباری سەحابەی پێغەمبەر وارد نەبووە لەوان شتێکی وانیان کردبی ئەرێ عەجەبەن ئەمانە ئەو شتانە هەمووی دەکەن بۆیە قورئانی پیرۆز لە زۆر جێیان دەفەرمی لعلكم تعقیلون لعلكم تتفکرون یعنی عقل زۆر باشە لە بۆ موسڵمان بەکاری بینی بۆیە بەم قەدەرە کۆتایی بەوە دینم ئومێدەوارم کە موسڵمانان وشیار بن و لە مانجی ڕەمەزانی پیرۆستیان بگەینە تێبگەن لەوەی خوای گەورە کاتی خۆی بە پێغەمبەری فەرمووی وتی ئەی محەممەد وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون أي محمد أجا خلق صلى الله عليه وسلم أجا خلق داواي من ينكرلتو سؤاليان لمن كرلتو وتيان شون دعاء لبا خواب كين لتيان برسي خوات كو دعاء لبا خواب كين بيانبري أمن لوان نزيكم خواهي قولنا نفرمو أي محمد أجا خلق برسياري ميان لتوكن بيجز بوناك أوان بكن أتو لباتي وان دعاء بكن فإني قريب أمن قريبم لوان نزيكم أجيبوا دعوة الداعي إذا دعان ولامي دعاء كردما أجا دعاء لبركة فليستجيبوا لي بعد تنها داوي قبلبوني دعاء لمن بكن وليؤمنوا بي تنها إيمان شأن ما من نبي إيمان بفالتي وبفلان وفلان نبي لعلهم يرشدون رجاوية رجاي راس بقرن رجاوية بريزيش راس بقرن طبعا لكوت عيدا قطع النظر ملاحظة أواه دكين إمام ئینسانێکی مسلمان پیاوێکی مسلمان کە ئەو پیاوە بارێزا دەکرێت عالمێک بێت دەکرێت پیاوێکی بەڕێز بێ دەکرێت کوڕە کرێ کارێک بێت پیاوێکی باشە دەری دوعایەکم لۆ بکە ئەمە لە ئیسلامدا مەورودە و واریدە و مەقبولیشە
ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان يعني ولا قرآن بيروزات وخوا أما بدعاء لبو يكتري بكين بلام دعاء شون ببارنيا لسر أساسي مصلحتنيا و أوفيسيش ما عندنا ولا بو دعاء كردن تنها ما بيننا وبين الله أم دعاء ونزا بارنا وكن أو مقبولة وجيجاي دس خوشيشة باقي أو أوفيسك دابني إيش الدعاء كردن ببار دعاء بكي مستحيلة بين المشرق الأرض ومغرب الأرض خلقي كده نظام بقيسة صحابيك والله بسورة فاتحة ومرة كان سابونا أون لما رأى وقت أمق سيك قصة كيس أصوات هذا شيء بونية هن أوانا مبارير بخو عندنا نوا بارحال أو كاتما لبردزدانية بين باسي وردكاري أوانا بكين بلام أوي مسلمان توزق عقلية بيدزاني خواهي قولوا بپاره إيش ناكا بپاره كساب يعني كاريگري دعا كان قبول ناكا داوا كان لخواهي قولوا دينا ربي خواهي عفو من كي روجي وطاعت ونزاو بارانا وكان مالي قبول بكي يا ربي خدای لو خاطری گەورەی خۆت کەی ئەم بەڵایەی کە بەرۆکی عالەمی گرتیا لەسەر تەواوی عالەمی لابەری یا ربی خدای ئەوانەی بوونەتە سەبەبی پەیداکردنی ئەم ڤایرۆسەکە دەنێ ڤایرۆسێکی دەستکردا خدای وا بکەی هەر خۆیان پێوە مبتەلا بن و خۆیانی پێ لەناو بچن بەڵام خەڵکە بێگوناح و بێتاوانەکەی لێ بپارێز یا ربی خدای فەڕ و بەرەکەت بڕژێنە بەسەر وڵاتەکەمان و بمانجێڕە بە برا و خۆشەویست و ئەحبابی یەکتری یا ربی خدایە لە گوناهی ئێمەش لە گوناهی داک و بابمان داپیرە و باپیرەکانمان خۆش بە لە گوناهی خزم و کەسمانمان خۆش بە خدای ئەوەی حاجەتێکی لەو ڕەمەزانە بۆی جێبەجێگەی یا ربی خدای لەبەر ئەپارڕینەوە ئەوەی کەوا مسلمانە و ئەوەی کە هاوڵاتیەکەوە فەقیرە هەژارە لە خەزێنەی خۆت ئەوەندەی بدەیتێکەوە محتاجی دەستی نامەرد نەبێ یا ربی خدای ئەوەی کوڕی نییە کوڕی بدەیتێ ئەوەی کچی نییە کچی بدەیتێ ئەوەی قسمەت و نسیبی هەرنەستاوە شوبکە ئەوەی قسمەتی هەرنەستاوە ژن بێنێ یا ربی خدای جارێش لەبەر تەپارڕینەوە هەموو دوعا و پارانەوە و زکات و سەرفتەی مانجی ڕەمەزانی پیرۆزمان لێ قبول بکەی وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم